کارکردن عیب نییە. ئێمە شانازیەکەین کە یەن ئەم کارە ئەکەین ئەوە عیبەیەکە لە ماڵۆ دانیشی نەتوانی بێ ئیشەکە بکەین. پێویست ناکات گەنجەکانیشمان کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات. لێرە کارێکی جوان و پاگەیە شانازی پێوە بکەن، بتوانن بێن لێرە ئیشەکەیان بکەن و هەم هاوکاریەکە بۆ خۆیان هەم بۆ براجوتیارەکان هەم ئابووری وڵاتیشمان گەشە بخوا مردنیم خاصینی کاکگانی هەتا دووریتۆ. ئێستا ئێمڕۆکۆکو جەنابتانەی بینن و ئیشی پاقلەکەین ئەوەی لەگەڵ هەمان کاتیشە ئیشی شەتڵی شەکەین. من وەکو خۆم کاتوین ئیشی کاگەڤاڵەکەین بۆ پاقلەکە نزیگەی 7 نەفەراتوین ئیشی بۆەکەین. خێزانیشم ئەمڕۆ کە ئیشی شەتڵەکە و ئیشی ناوکی شووتی دانێ ئەویش 45 کەسی لەگەڵ خۆی بردووە ئۆتە لە منتیقەی خوڕماڵ ئیشی شەتڵ و ناوکی شووتیەکە. دوای ئەم پاقلێک کە تەواو بووین کە ئیشی پاقلە تەواو بوو ئیشی وەرزی پەتاتە و شەتڵی پێنجوێن دەست پێەکە. مەجبێکمانە چینە پێنجوێن وەجبێکان لای برافەلاکانی شارەزوو لە مێنینەوە بۆ هەڵگرتنەوەی بەروبوومی پەتات بۆ کۆکردنەوەی کرێکارەکانیش کەەوە ئێمە گروپچاتێکمانەیە لەم گروپچاتەی خۆمانە ئێمە تەبلیغی هەموو کرێکارە و ساق پاسەکانەکەین پاس بە پاس نەفرەکاندا ئەنێن پێڵێن لە سعادەوە نەدەستکە بە کۆکردنەوە بەیانیان هەڵەسین ئێستا لەم وەرزە سعات چواری بەیانی هەڵەسین هەموو سایقێک هەرێکی و ئەغڕات کرێکاری خۆی کۆ ئەکات و دوای هەمووان لە شوێنێک کۆ بینەوە دوایەوە تەوزیعاتەکەین چەندی بۆ چی فەلاعەکە ڕات چەند پاسی بۆ چی فەلاعێکی تریشە ڕات. کرێکارانی کە ئێستا جەناب و لە زوومی کامیرەکەەوە بینێتن ئەکسەرێتیان خەریجی خریجن ینی زانکۆیان تەواو کردو بەڵام دانەمەزراون. لە کاتی تریشە فەرمانبەرانی تریش هەرم پەیوەندیمان پێوەکەن فەرمان وەکو پێشمەرگەی لەگەڵمانە لە کاتێک کە دەوامی نییە برانی هێزی ناخۆ پۆلیسیە لەگەڵمانە مۆسەفی دایرەیە لەگەڵمانە ئەوانش هەمووی لەگەڵمانایەن زۆر جارکە دەوامیان نەبێ هەمانە حقوقی تەواو کردو لەگەڵیشمانە ئیشەکە هەیشمانە پەرستاری تەواو کردو لەگەڵمانە ئیشەکە. باوانێوم تخوات و کردێنێ ئێمە کۆمەڵە کرێکارین کە بە یەکەوەی شەکەین بەیانیان زوو هەڵەسین لە خەودین بۆ میشە دڵخۆشە بین بە یەکۆ پەیوەندیەکی کۆمەڵایەتی و هاوڕێتی لە نێوانمانە دروست بووە. ئەمیشە بووەتە سەرچاوی بژێوی ژیانمان بووەتە هاوکارێکی باش بۆمان لە ڕێگەی ئەم کارەوە توانین هەندێک لە پێداویستەکانی خۆمان دابینەکەین و زۆر زۆر دڵخۆشە بینتی و مرتاحین لەگەڵ ئیشەکەیە. کارکردن عیب نییە. ئێمە شانازیەکەین کە یەن ئەم کارە ئەکەین ئەوە عیبەیەکە لە ماڵۆ دانیشی نەتوانی بێ ئیشەکە بکەین. پێویست ناکات گەنجەکانیشمان کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات. لێرە کارێکی جوان و پاگەیە شانازی پێوە بکەن، بتوانن بێن لێرە ئیشەکەیان بکەن و هەم هاوکاریەکە بۆ خۆیان هەم بۆ براجوتیارەکان هەم ئابووری وڵاتیشمان گەشە پێ بێت. باوانێوم تخوات و کردێنێ دوی پێنجە یەکەم ڕۆژی ئیشکردنمانە و یەکەم ڕۆژی پێگەشتنی پاقلێ لە شارە زور. ئەم ئیشە بەتەنیا ناکرێت لەگەڵ کاکە حەمەی شەریکم بەیەکەوە کردومانە بە شەریکی جاوەکو خۆتانی بینین ئەو ڕستەکەمانە ماشەڵڵا بەس ماشەڵایەوێت بەداخەوە پارە ناکات گوناحنی ئەو ڕستکە جوانە پارە نەکات. جا داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان هاوردەی دەرەوە ڕاگرێت بەجددی ئەگەر هاوردەی دەرەوە ڕابگرن ئەو ڕستە پارەی خۆیەکات حەقی خۆیەکات ڕەنجی ساڵی 1 میلەتە گوناحە ئەو ڕستکە جوانە پارە نەکات.